بەڵێ چەسڵاتانی بێسلااو لە هەموو بینەرانیان ئارچی ئەگەر سەرەتا دەست بەوە بکەین کە لە وڵاتی بەریتانیا هەردە ساڵ جارێک سەرژمێر دەکرێت. ئەم ساڵی سەرژمێریەکە دەکەوێتە 21 ئادار کە ڕێکەوتی ڕۆژی نەورۆزە بۆ ئەمە بۆ خەڵکی کورد مانایکی تایبەتی هەیە. دیارە خەڵکی کورد بە تایبەتیش ئەو وڵاتانەی کە کوردستانیان بەش کردووە ئاشنایەتێکی وان نییە بە گرنگی سەرژمێری و تا ئەمڕۆژ لە هیچ وڵاتێک لە وڵاتەکان نازانێت کە ڕێژی کورد چەندە. گرنگی خۆناساندن و خۆتۆمارکردن وەکو کورد و کوردستان زۆر گرنگە لە سەرەوەی هەموو ئەو گرنگیانە پاراستنی ناسنامەی دانیشتوانی کوردی بەریتانیا دەرکەوتنی ئەو ناسنامەیە بە ڕێژەی تەواوی خۆی وەکو کۆمنیتی کورد لێرە دەکەوێتە ناو حیساباتە سیاسی و ئابووری و کەلتوریەکانەوە. لە ڕووی سیاسیەوە حیزبە سیاسیەکان لە داڕشتنی استراتیژیەکانی خۆیان چ لەسەر ئاستی نیشتیمان بێت لەسەر ئاستی گلۆبال بێت دەگەڕنەوە بۆ ئەو سەرژمێریانەی کە تا ئێستا بورن کێشەیەکە بۆ ئەو کێشێژەوەیە کە تا ئێستا بەردەوامیشە